باش مامۆستا ئەو دەمی کە لە بێژێ بوون شتەکە وای لات کە مامۆستا زەبیحی بوو بە عوزێکی دەفتەری جەنابی مامۆستاوە نیە ڕاوێژی سیاسی شتێکی واتان پێ دەکوت نەبوو خەریک بووی ئەسان شتەکە دروست بکەیت بەڵێ کە دروست نەبوو مامۆستا زەبیحی زۆر ئومێدەوار نەبوو یعنی لەگەڵ ئەو جەماعەت نەداهاتەوە هەر بۆ لەگەڵ حیزبی دیموکرات نەداهاتەوە هەر بۆ لەگەڵ کۆمەڵان نەداهاتەوە لەگەڵ ئەو جەماعەتی دەوری بوون نەداهاتەوە بەڵێ هەم پێی وابوو ناسادقن بەڕاستی هەم پێی وابوو ئەوانە بۆ خوان اختیارن اختیاری خواندا نییە بەڵێ يعني أود قرأت أنه إجزاء من السياسة ده كمان الآن ده زانم أجل أو شوش وشعور أو إيك الآن ده زانم أو ذاني ما هروش أول أو جماعتهم أصلا شون جماعة تيجي بو خلق كار كادي لقى دوري تدال أصلا غيري من الآن ده زانم من السياسة كي لو ذاك السياسة هم ده باكو أما أو باكي زوري زر لمن ده على زر الشمدلان شتاو ما راست فن سياسة دبي راس دبي أكل إنسانك سياسي باش بي نابي بيالي فير اللي بكن وقت نابي فير لخلق كن مشخص بدانيج لوجود دفتر ولوجود جنابك بليكان استفادة يعني هموش تكبوا حبزكم ولا بو وقتك أجركم على غير منصور حكمة بويكم زاني أمن مخالفتي دكم شديدا أجب بناو أكيديكا هر أو جماعتي بناو أكيديكا ودار كلمة حركة أكيديكا حكومة أوي أجال خم كبر لازم بتوقف والله خم زوجتم بيستو زور برامجي زور جات هذا خم زوجتي كردو ناقر والله نخي نوع ناقر أما ديار خو زوجت كراوة نربو بكري هر وقت حزب الديمقراط دوشتي كردو أنا دوبي كاني دوشم كردو أما إيمان حزب الديمقراط لا أمن لباكيو سادجي وتوش أو مشكلات أبو الآن أو شيء كخلق سياسي من أو شيء أنا تهرب تربكم أما دي أرزول جاران باشتر تيدكم باشتر درك دكم الآن أجر أو وقتي كالآن هم أو وقتي أو ما ليش كده أنا جوري كدي كشي نوع كدي كده زور مسألة فرق كده الآن لو هم كش ولو هم الآن هم أول نمذاني جماعتي كبيركم براستي نمذاني جماعتي كبيركم هم فكر ذكر أصلاً يصير لي أكتر خراب أبكر مستزر عادي بو أنا ما أذكر أقل نيكي وذلك هاد براستي فهو حزب ديمقراط بخصوص فهو صاد ما أنا بحدك معك إننا وياك ده أصلاً هو من الزاني شو يمكن من السياسة أنا راسا من كرد ومدوستا كرداتي شو كرد وزربش ونسر كرداتي خواردو والله رجيمي أراني زوري ناخوش نوستم لدواجنا ولا خمينيش أويكا أما من أخو سياسة ما وانا دزاني من يجيب العلماء الدولة زمي السياسة دكا ترى اللعنة لدانا كاني اللعنة للسينة كان اللعنة للسي زور مفصل هموي هم نمام بوادرة أنا هذا ذا من راس دكاتي السياسة بلا بيمانية بيش ما السياسة ده كردستان لو ملت الوقوتون إلى الآن ليرة زر عادي فرقي دوري فرق هذا بر عليه باشق هم مشتب لا قال بالسياسي لا تدري أما هرجديك ما خليت درودك ما يتعمل الله صعب الله درودك كان بلودك برافو هذا قصة بني جناب بلوده هذا قصة أيوه باشە جەنابی مامۆستا ئەو حیزبەی کە قرار بوو دروست بکردێت یا دەفتەر بڵین مەڕامنامە و ئەساسنامەی بۆ بڵاوبێتەوە ئەوانە تۆ چیت لەبیر ماوە لەوەی کێ دەخارەتی ئەسڵی بوو دەونووسینەیدا زەبیحی نووسی بەڵێ یەکەم کات محەممەد هەیە محەممەدی مۆتەدی خوا بەڕاستە محەممەد دووسێ دەبای کوتۆ لەکەم من هەیە ئەگە بداتێ
زبونە وەڵا نەیداوەتەوە بە جەنابتان نەوەڵا فڵای کاک محەممەد دەست دەکەوێت کاک محەممەد کاک محەممەد مخلیسە کاک محەممەد مخلیسە بە کورداتی ئەمە کاک محەممەد ڕگای خۆی هێویش من گەورەترین ئایبی کاک محەممەد ئەهلی عەمەل نییە بەڵێ ڕاستەوە کاری لەگەڵ ناکری ئەهلی عەمەل نییە ئەو سەردەمی کە ئەو لە بێژی ئەو هەڵاوگرمەی حیزب دروستکردنەوە کاک محەممەدتان لەگەڵ نەبوودنە کاک محەممەدمان پێم وایە لەگەڵ بوو ئەو چی هیچ ئەو پێی خۆش بوو کاک محەممەد ئەهلی عەمەل نییە کاک محەممەد ئەهلی قسەیە کاک محەممەد موقیف ناکرێ کاک محەممەد ئینسانێکی باشە کاک محەممەد ئینسانێکی کوردە ئینسانێکی باشە ئینسانێکە ساحەبی قسەی خۆیەتی ئەوی ڕووکیشە ڕاستە ڕووکە ئەم کەسێکی پێ خراپ بێت ڕەخراپە هەڵی بووی ئەگە بیڕێ کاک محەممەد دیارە ئەوەش بە زایەیەک دەزانێت کە نەیان هێشت ئەوە جێبەجێ بە دروست بێت باشە مامۆستا قەرارەکە چ بوو قەرارەکە و بوو کە حیزبێک بێت سکرتێر دەفتەرێک بێ ئەما جەبێت زۆر وانێک نەبێ زۆر فشردە نەبێ خەڵک بخاتە چوارچێوەیەکەوە وەک بەرەیەکی گشتی بێ وەک یەکێتی نیشتمانی ئاوا بێ خەتێکی گشتی بێ خەتێکی پاک بێ وەردەکەن کاک محەممەد هەیە تۆ شتەکانی موافقی بووی مامۆستا یعنی ئەو بەبێ مناقشە و شت نووسرایە حاضر بوو ئامادە بوو مام جەلانی زۆر زۆر عەقب کرد هەر کە کۆمەڵە مخالفەتی کرد کشاوە کاک جەلان جەلان معارفەی ئەم جەلان ناتوانێت کاری لەگەڵ بکات ئەم جەلان لەگەڵت دادەنیشێ بە قاسملووی دەدی سچوا قسەی بۆ دەکەم جەلان ئاوایە لو بين لبن يموت توابز ناقي لسر شري براكوشي توابز مكتوب كلي انا والله لبي والله بارتي خراب ورقم مكافت ونوضع من لسر وتوفو من لقل قوم حزب ديمقراطي وشوالبو او مشارم لقل قوم لك اللي تهنج من حزب ديمقراطي قوم دانش نهار عاجبو او عشان جيت ركبوا ونسازبو لقل بارتي ما مجرات بكو خربونو امن قطعنا ما يجمع دي قاسم لون وسيب قاسم لون ما رجعش فتن لسر من صابت بو ما امتلال حتى بمين أقول أمم لقام يجتي أتوش ولا لقام يبغى بيعرفه كاك هناك من ملاكم من الشر هناك عشان أول عاش أبغى ما مصطلح كاك سلاح حتى رد بيا بلاي يجت لاعب ساكا ولا لاعب جاب يبغى رجعي بيا أو جملة ولا درجة جاب من وانا من دلم اشتكى لك مدولة خدتي يكيتي لكلتا أو يكيتي لحيث سازمان وحكومته أودع الحق بارتنا حقا حكومتي من مالا حكومتي فردي حكومتك تبيعة شنشي أو خانوات حكومتي هنقدر ترجع الآن تبيع حكومتي ديكتاتوري يعني ماشي يكيتي لحكومتك اللي كذا ودام زين حكومتك مسحيقة ماشي بارتي بيغلط أما بلام هل بارتي لو شرد أخرابه ختابارة ويكيتي بيه خطايا وهمونا حقي أوش بيوان شو كل نيو يكيتيش دا إنساني بلا وزي لا بلا سني وقت أصلا وانيا أما من خطك خطي يكيتي بيه حقا يكيتي دول بار الماداب مزرية انتخابات ببيه بولغان ولا اختياري دولة دابه بيه حقا انتخابات أو بيه حقا دولة من خطي بارتي خطي باشاتي وآغايتي ودربتي وبهر ميلة بشكسر حكومتي مغلط من أول رنقاك زقطتي فرق برام أوي تعرف أمنهم في خرافة من أوش بكسبوا أقلي وأماميكا من بيشمال أوروبات وأوروبا غير خود خلاف كسب يجمع
ئەگەر تۆ لەوێ بی بچی لەگەڵ پارتی قسە بکەیت لەگەڵ یەکێتی قسە بکەیت بینێک لێ بۆت معلوم بێتەوە ڕوو بێتەوە یالا بشکی بڵێ وەڵی من مەسەلەکە ئاڵا من لێرەوە چ قەزەندێکی بچمە ئەو جەنگەوە زۆر بەخنێ لە من گرجارێکی تەلەفۆنی کرد ئاگاشم لێ نەبوو بەخدایە من نامیتوانم اشتباه کردم ئەوە یعنی ئاخر نامێت دامش اشتباه کرد ئەمە شتێکی نەزانم چۆن ئیمزا دەکەم لێبزانی مامۆستا مثل پیاوێکی و کەحمەدمی تەلەفۆن دەکات دەڵەوە شتێکی وامان نووسی و کوردی دەڵێ ئەمن خەتی وەدا ناکەمەوە قەت وەدا ناکەم کەحمەدمی ئەمانی پیان کوتوەتیەوە باتە دەڵێ محەمەدمی سراجی ئەوی کرد كأحمد ممكن أن يأتي بعض به كوريكي باشي ما كأحمد إنسان سياسي نية يعني أو شيء ممكن تو حق بك كأحمد احترام مش بقي من ده من كأحمد ممكن أن قبل من يأتي باشي شيء أما كأحمد إنسان يختار نازل يعني إنسان زينا ناس هذا يقول أما بإنسان نازل ختم بوبتي شو راست تفرمي زۆر ڕاست دەخۆ خەتی خۆی خراپ دەرچوو زانە خوازە خەتێک بۆ من دەرکاوە لا جاونا أما من أكيد ما هيج وقت كاس إنسان إنسانك وڵی بەدەخزاپێ نەماندی أنا جاوبنا أخباش تعاونا في هو سندني هو وزن قضاء هو أمن أتوم خوش وهم هو إنسان جوانا لك أنا كذا ماشي لختي كرداتي دار براسي ما نشوف برد الزمان يا خطيتي مخصوص ما فيش كرتوا خطي كرداتي بشتي كرد وجا زور جدي شو زور راديكالي شو زور مخلصانه خاطرش حق جاتا شو مربوط شو انا كردي تركي بتواني بيكاكا لكردستاني تركي حكومة الدوسكا زور باش اگر همو كردستاني شالكا حكومة الدوسكا باش يا مخصمان لوني يا ودلاي كرد بيت الملة وبيت الدولة محمد بن إسراج وأنا والله زار واضر مطلقة أو يسمى شورى ما بيته شورى نما غير إذا وصل الآن جو يسمى كده فكاك ما يقوطك تنزل اشتباه تنزل لا كان بوني من هركس كرد بيه بمنش مخالف بيه باشا مخالفتك إلا قال من يعملنا ناسي يا شي هي أما هو كل في شك ومن أوايا بوشوني كبير درسته بوشوني أنا أبراسي أما من بوشوني خون ديارة لمن شيء على أولا جاء من أقصى لحي لقام أقصى دورك ودي شكتوها أقصى فرق أو شرا جخائي يعني كتبوها تكتبوها يجهن ما ذلك كارتي باش منك دي نشوف بەڵام بیستم کە بگیان نەداوە بێتەنێو تەلەڤیزیۆنەکەت کاک سەدا لێ بابا و تەشریفتان قسەتان کرد ئەمن بەڵێ لە بەڵام کاک سەدا ئیجازە نەداوە کاک سەدا لە ڕاهەڕەوەکەی بۆ بەڵام ئیجازە نەداوە کە بێت لا کاک سەدا هەر لەوانەیە لەگەڵ محەممەد پێجوونی هەر لە وانەیە هاتوو بەو نیەتەی هاتوتە بێلژیک کە قسە بکە بەڵام گوایە وانا بوش والله بحثە ئێستا دەجم کەپیدا زۆر بەحسە باشە مامۆستاجان ئەمە پێم خۆشە پرسیارەکەم بەوەی ئیدامە بدەم ئەو ئاخر پرسیارەکانم ئەویش ئەوەیە کە دوایەوەی کە مامۆستا بزر بوو مامۆستا معلوم نەبوو چی بەسەر هاتوو تۆ وەکو مامۆستا وەکو دەفتەریش چ شتێکی وەکو جگای بەقا و باوە پێکرا و بیستوی پێدیا زانی بێتت کە مثلەن لە چۆ تێدا چۆ یا چۆن تێدا چوو یا مثلەن لە دەوڵەتی عێراقی بە شتێکن بیست پێدیان
وتی لەو کابرا بەرسیوە ڕەنگێکی هێنا و بردوێتی نەشوێرەوە هیچ بڵێ حتا ئەوش ئەمە من یەقینم هەیە کە ئاوا بووە یعنی تێدا چوونەکەی لە بەغدایە تێدا چوو تێدا چوونەکەی لە بەغدا کوشتیانە کۆگو هەموو کەسێک بووم دەکەم خۆ دەوڵەتی باسی خۆ عادینی هەر کەسێکی پیان خۆش بێ زۆر مەسەلەکە ئاوا بوو ئەمە هەر پێشما لەو ناحیەوە داواکان بۆ ناوەتەوە کێ ناوێتەوە من نازانم نێوی فەردەکە بۆ مسەلمی دەستی ئەوانی تێدا بوو باشە مامۆستاوەکو ئامۆژگاری وەک ڕێنوێنێک ئەوەی کەەوە دەبینیتەوە خەریکم لەسەر ژیانی پێدا بێم و ئەوانە چ شتێکی پێ وایە کە دەبێت ڕعایەت بکەم دەوەیدا چ شتێک من ئەو شتێکی لەسەر زۆردا بگرم دەزانین دەستی لە سوجا بگرێ ئەووەڵەن سعی بکە ئەو شتانەی کە ئەو نووسیوێتی لە گوار و فڵان و ڕۆژنامە و ئەواندا هەر چۆنی بێ لە ئارشەوی سووریە یا لە هەر کوێیەک لە عێراقە لە کرمام جلالی ئەوەی نووسیوێتی ئەوانە بەدەستخەم بۆ دەربخێ و دەرجیان بکە چونکە ئەوە زۆر مهمە و ئەوجا ئەو ئەندازەی کە وەزئی خانەوادەگی چۆن ژیانی کردو چۆنی خوێندوە چۆن بەڕێوە چوە ئەوە دیارە وەزئی ئەوەش کە لە کۆماری کوردستاندا نەقشی چ بووە لە کۆمەڵێکی کافدا کە نازانم کێ ماوە لەوانەی کە لەگەڵی بوون کەسیوان کۆمەڵێکا بۆ کاک سەدیق بۆی ژۆ ئەمری خودای کاک سەدیق بۆیش ئەمری خودای کاک سەدیقی یەک نەفەر ماوە کە زۆر نزیکە و جارێکی شم دیوە ئەگەر ناوت بیست پێ محەممەدی شاپەسەندی نم بیستو نازانم وە بیستوێت چوو ئەمە ئەو مەسائلانە و ئەو جایە تۆ کەسی واتەن پێشک نایە کە مامۆستا شتی لە کندان هابێ مامۆستا قاموسەکەی خۆ دەبێت لە کندێکی دانابێ تا باسی عێراق نەڕوخێ زۆر شت هەر نابێ ڕاست دەفەرمی دەبێت ڕۆژێک باسی عێراق بڕوخێ بەغدا بکەوێتە دەست حکوومەتێکی دیکە جابچی ئارشیوەکان بگەڕێش زۆر زۆر ڕاستەوە هەتا چونکە ئەو کەسانی کە ئەوەشیان دەکرادا نایارن دەریخەن نازانم مامزرا بۆی باس کردی یاننا بەڵام هەشتا چاری مفازەتەکە ئەمنی برد لەگەڵ خۆی لێ بە ئاشکرا باسی کرد لە سەرمیزی شامێ پێ فڵان کەسەوە لەگەڵەوە کوتی کابرا کوتی ئەو مفاوەزاتە پێ بگە هەموو شتێکت دێختیار بنی جا ئەوە دەبێت حکوومەتی باس بڕوخێ ئەو وەختی شت دەکرێت تۆ ئەمە یەک شت بکە حتا ئەو قسانێک کە منیش بۆم کردووی هەر کەسێک بۆ دەکا تحتی تەئسیری قسەکان قرار مەگرە بینشی خۆت لێکدانەوە لەسەر مەسائلەکان چونکە تۆ ئەگەر شت بنووسی پتێ بڵاوی بکەوە دەبێت جەنبەیەکی عیلمی نابێ هەر لەبەر ئەوە من کتومە فڵان شت ئەوە تەواوە ممکنە من اشتباهم کردێ ممکنە نەوەیەک غەرزڕانیم کردبێ ممکنە نەوەیەک تند ڕۆیشتوم سووب ڕۆیشتوم ئەو شتانە دەبێت لێکدانەوە دەبێت لەسەر شت هەر کەس بینشێکی مەسەلەن من بینشێکی خاصمێ لە ڕووی بینشەکەی خاصی خۆمەوە قسە دەکەم کابرایەکی چەپ لە ڕووی بینشەکەی خۆیەوە قسە دەکەم دەبێت تو ئەووەڵەن گەڕاڵەیەکی وا بگری هەمووی پێکەوە خەڵ بکەیەوە مەرتەب پاشان ئەگەر بکرێ لەگەڵ چەند نەفەرێک ئەهلی بینش ئەهلی ئەوەی کە شت دەزانم بنووسن دەبێت چەند نەفەرێک گەڵاڵەکەی وڵی خۆش من دامناوە مەسەرەن کاک نوشیوانی عەزت دەم کاک محمودی مەلا عێزەتی عەزت دەم مامۆستا براییم کوتی بۆم بنێرەوە بۆ دیار بەڕاستی جائیدی خۆ ئەوە کە پیاوێکی گەورە هەیە تو پێی مخالفی زەرە لە گەورەیەکەی نادا ئەگە کەسێک بڵێ مامۆستا زەبیحی وایە وایە ناتوانێت بڵێ خراپە ئەوجا زۆر کەسەی بۆ شارنەوەی ئەو شتانی کە کردوێتی تاریفی دەکا کاکە بۆ ئەو سیاسەتەش هەیە ڕاست دەفەرمیوەڵە باشە مامۆستا ئەم پرسیارێکم لە ئەین ئەو پرسیارم لە مام جەلالیش کرد لە برایم ئەحمەدیش کرد لە مامۆستا مەلا عەوڵاشم کرد ئەو کابرا دژایەتی توندەی لەگەڵ بەتایبەت قاسملووی لەگەڵ حیزبی دموکرات ئایا لەسەر وەی بوو کە کۆمەڵەکەیان لێ تێکدا بوو یا
ئەم ناکرێ ئەوە بێتر بەڵام دەو ئاخریاندا بە سیاسەتی ڕۆژ ئەوە بۆ لەگەڵ جەماعەتی کوردی ئێرانی هەر نەگونجاو کابرا سم مامۆستا ئیبراهیم ئەحمەد یەکێک لە شتەکانی کە زۆر بە فەخرەوە باسی دەکاو دەڵێ تاقە شتێکی مامۆستا زەبیعی هەیبوو ئێمە هیچمان نەمان بوو ئەوە بوو کە و کوردایەتی بە معنای واقعی دەکەوەکو بۆ خۆت فەرمووی وەکو وەختێک هاتە کلمە بوو بە ئەندامی قیادی پارتی مامۆستا زەبیعی چوو بۆ سووریا بوو بە ئەندامی قیادەی پارتی لە ئێرانیا هەر ئاوا بوو بەڵام لەگەڵ کوردی ئێرانی لەگەڵ حزب دموکرات نەگونجا حقیقت وایە حزب دموکرات پێ ئەو بەشێکە لە حزبی توودا دموکرات وا بوو حزب دموکرات تا ئەو دوایانەش شاخە بوو لە حزبی توودا وەک حزبی شوێ عێراقە باشە کوردستانێکی شاخەیەک بوو حزبی دموکرات قاسملوو ئەگەر لە تارانە هاتەوە لە سابڵاغەنان خۆی دەشاردەوە فعالیت سیاسی دەکرد حزبی توودا ناردبووی دکتور ماموانێک صادق وەزیری کە ئەو ناردبەرانی افتیخار صادق وەزیر ئەغڵب دەڵێ جاوە لەو پێشکەبینی خۆش بەڵی دەیگوت ئەوە پەروەردەی دەستی خۆم من ناردمەوە سابڵاغ حزب تا قاسملوو نهاتووە سابڵاغە حزبی کورد توودمانێک دموکرات بەشێک بۆ شاخەیەک بۆ لە حزبی توودا مامۆستا زەبیعی ئەوانەی پێ کورد نەبوو پێی سادق نەبوون و ئەوجا ئەو هەموو پەتپەتی ئەوان لە کوردستانی عێراق کردیان لەگەڵ یەک نازانی چ پەتپەتێکیان بەسەر زریانی ئەحمەد تۆفیقی زریانی کاک سلێمانی کاک اسماعیلی کۆنانی جرانی هەر خودی کەریمی حسامی لەگەڵ یەی پارتی لەگەڵ دکتۆر قاسملووی خوازار شت وانەکە ئەکە ئەوانە هەمووی حزبی دموکرات نەدەکرام چونکی بینشەکە و مەشیەکەی هەم لە حیسی کوردایەتەوە غەڵەت بوو هەم لە حیسی تشکیلاتەوە لە حیسی پارتی و سەداقەتەوە حزبی دموکرات ڕۆژێک سەداقەتی تێدا نەبووە یەک ڕۆژ ئەوەی خۆنە دەڵێ کوژێنەوە كونغري شعب بوبا خدت بوبا حزبي بوبا حزب دكتور قاسم نقشة باش بروك حزب مراد حزب هو قد ما مراد وانا ويايا بوبا حزب او وقت شرب شكل من حزب منع الله دكتور شرف قنديل قاسم جماعتي زور نقشة قولها بروك حزب مراد دور الصورة حزب راسا فرهنگی توودانی نوع حزب دموکرات هەبوو بەڵام جولیان خستۆ لەباری ئەمە لەباری تشکیلات و لەباری ئەوە سەربەخۆبوونەوە وەک لەگەڵ حزبی شوێ عێراقی ئەوە بووە تو تاریخی حزبی دموکرات خۆ نانووسیە کەس نەداری بنووسێ بەڵام ئەوە نوکتێکی جالب بە مامۆستا یەکێک لە ئەندامانی کۆنی کۆمار وەنێ یەکێک لە کاربەدەستانی ئەسڵ وەکو لەگەڵ لەو جەماعەت وەکوان ئاوارە دەبێت دەڕاتە دەرێت لە باتی وەی کە لەگەڵ وان کارکە دەچێت لەگەڵ کورد بوو سەبیحی زیدی شوڕەوی بوو زیدی مەنا مستەفا بوو بەڵێ زیدی ئەو جناحی ارتجاع و کۆنە پەرستی و تووشی و ئیدەت و ڕاستە زەبیحی کوردێکی خاوێ و پاک و لەویست کوردستان ئازاد بێت بەبێ ئەو وابەستە بە هیچ شوێ بێت تا حزب دموکرات ئەوەیە بکە الآن هم وقتی باشتره. باشه ما مثلا پرسیارش که بکەم با توجه بەو هەموو دۆست و دوژمنەی کە هەیبوو ساڵی 58 کە هاتەوە وەنێ دۆستی هەبووی خۆ زەبیحی فقط دوژمنی نەبوو مثلا مامزاد دۆستی بوو زەنابتانەوە دۆستی بوو مامۆستا شەزرارەوە دۆستی بوو وەنێ بەڵام شکستی خوا داهاتەوە شکستەکەشی بوو بە باعیسی مەرگی وەنێ پێت وایە شکستیوی سەر تا سەر زیرەنگی دوژمنەکان بوو نە دۆست ئەوە دڵ دۆست دوژمنی بوو یا ئەوەی کە خۆشی بۆ یەک بەڵێ
بۆ یەکەمین جار لە ژیانیدا تووشی هەڵێکی سیاسی بوو مامۆستا زەبیحی مامۆستا زەبیحی بۆ ئەو کاری کە دیان کرد بۆ ئەو کاری نەدەبوو مامۆستا زەبیحی ئینسانێکی بوو کاری سیاسی کاری موسیقی کاری ئەوە نەبوو ڕابێت هەبێت بچێت کاکەوە گەورەترین هەڵەیە کە کرا ئەوە بوو ئەو مەلا ئەڵڵا ئەو قسەی زۆر زۆری گەورە کردەوە ئەنجا ئەو بەڕازی بەبوو یانە ئەو کاری ئەو نەبوو کاکە کاری مەوەسەبی کاری سیاسی کاری مامۆستا زەبیحی هەر کەسە شخصیت و بلیبەتی لە یەک نوع ژیاندا هەیە مامۆستا زەبیحی قەدی مەڵێت فەنیەکان شتوێ قەدی وەرە بەربەرەکانی هیچ وەختێ غەیری بەربەرەکانی قەڵەم و سیاسەت بەڕۆژگاری خەڵک کەس نەکردو ئەو هەموو شەڕە لە کوردستانی عێراق بووە ئەسەن لە هیچ شوێک وەک ئەمە بەبیر و باوەڕ و قەڵەم شەڕی نەکرد و مبارزەی نەکرد هێنان ئەو کارە کاری بینە ئیجتیماعی گەورە ئەوە بوو کە نادیان بۆ ئەو کارە ئەوە ئیجتیماعی گەورە بوو وە بەڕاستی ئەوە دەفعی گیری پێشم بۆ کەمیان پشتی وڵای خەتای مامدلاریش تێدا بوو خەتای خۆشی تێدا بوو خەتای هەموو یعنی وەرە بۆ ئەمدی ئەمە ئەسڵی بیر نەکردنەوەکە زۆرتر لەوەدا من خەتای مامجرار دوور دەبەر ئەوژی مامزار واری تر بۆ مامۆستا زەبیحی وەلێ ئەسڵەن کارەکەش ئەو جێڕای بەڕاستی ئەما بەڵام مامجار خارەتی کردو نا ناخێدا ڕاستەوە ئەوە سیاسیش غەڵەت بووی سیاسیش غەڵەت کارە بوو ئەو نابێت دەبوو یەکی بێ لەو کەسانەی کە حەزبی دوغرانی ناتن چێکی تۆ دەکردن و پاشان دەبوو ئینسانێک ببێ مامۆستا زەبیحی ئەو ئینسان نەبوو مامۆستا زەبیحی دەبوو بیهێنی کاری سیاسی پێ بکەی کاری کوردانی پێ بکەی کاری موسیقی پێ بکەی کارەکەی ئەو کارە مامۆستا زەبیحی ئەوە نەبوو بچێتەکان داوەتی بەڕاست تەماس ببێ و ئەوی ئەو هەموو ئەسلحەی بێنە و ئاشکراشە تومیوی دەدەی مامزەلاری جلال مامجار دەوری خودی مامزەلاری پڕ لە پیا خوراک کوڕکاکە هەم مامجار بوو خۆش قسەی چڕانەوە خۆی ما ئاخر نازم سەریان بۆمبارێنن نەکردی سەیزادە ئەنی ناتوانێت شۆکە خەتای بچوو هەرچی ئەمە دیارە کۆمەڵمان پێ دەکرد بەڕاستی پۆشمان بدەن خۆ پوڵە بەرەبەر دەکات پۆشمان بدەن کاڵچنەوە دەکەن مەسیحەشمان بدەن مامجار مەسەڵەن هیچی دەچوو بەحسی منی دەکرد بەحسیان دەکردمان کەس کوردی گوت با بۆڵە هەمووی دەنا بە خەڵکی وەختە هێندەی لاوە چاکە داخرا ئەوە دەبیسترێتەوە دەهاتن بۆمبارانیان کردینەوە دوو نەفەریان لێکوشتین پێ نەفەر لەسەر ئەو بوو لەسەر کێو هەجی دیموکراسی گوێ حەقی بووە ئەو ڕۆژەی پاسداریش و مامجاریش لێ بوون کاتی بۆمباران ناوایە ئەوە زەعفێکی گەورەی مامزەلاریەکە دەڵێ ئەسەن شت ناشارێتەوە ئەسەن لەنێو یەکێتیدا شت شاردنەوە نییە بینێکی لە ڕانیە بوو کراوەرە بچوو ئەو بەندەنەی خانوایە وەرگەلێ کوتمەڵانە کوتم پێشنەکەی یەکێتی لێ شێدی میوانی من دەبوو لەچ نەگەن لە هەموو شوێی ناوەڵا ئەو شلەکەم فڵان کەسی بوو وای خزمەتکردین وای خزمەتکردی بوو کوتم دەوڵەتی عێراقەتانی تێ بوو بەرام دەکاتەوە هەر لە ڕانیەدا نەچوو نێکاریان نییە نانیان خستنیە ناخێت ئاخۆم دەنم مامجەلاری ناخێت هیچ شکندەوەدا نییە چونکی راپۆرتیشان زۆر لێ ئەمەدا کەوە لەگەڵ مامجەلاری ئاوەی خۆش و بدەمەوە کوڕکاکە جیان دەکرد توانت بیستۆتەوە مامۆستا چی کە راپۆرتیان لە تۆش داوە باش وەختێک لە تویاندا بێت کاکەوە بەسەری تو دەفیتنەکەش زەبیحی ئەوان سەردەمێک فیتنەکان بە زەبیحی دەزانین یان زەبیحی دەزانێت ڕێگایکردنەوەی عێراقی و نەخێ بزانە بۆ خوا ڕێگان کردبەوە هاواریشیان دەکرد ئای بەسی و ئای بەسە دوو کاریان بۆ دەکرێتێ بۆ کە ئێمە نەوێرین
من ئێمە کۆمەڵەوانە ڕێگەمان نەکرێتەوە بۆ نێو باست و بەعزیە بناتە جارە خەیری حیزبی دیموکراتیکی دیکەژەوەی و جەماعەتی ئەو ئەوانەکانە هەمومان متهم بکەن بە باسی وەڵمانەوانە چۆن ناخۆ کاکە ئەگەر ئینسان خراپ بوو فکر ناکەی چۆن خراپ دەبێت تەسەوری ئەو دەمان مستاخ شتێکی دیکە شێ دنیا حیزبدا خۆ شتێکە نەشاردراوەتەوە ئەوە بوو کە حقیقەتەوە کە دنیا حیزبدا ئەندامانێکی زۆر بوو کە تەواوسە بە بەعسێ بوونی و کڕدرا بوونی ئەو وەختی شتەیدا کاکە خۆی کاسمی بەعسێمان باش مامۆستا ئەمن جوانێک بووم ئەو دمی ساڵی پێنج شەست کەچوون بۆ ڕابطەی خارجی کۆمەڵێ پاش دوو ڕۆژان غەفارێکە بوو لە ماوەتی ئەمنی گرت و زۆری قسە پێ کوم و زۆری دڵخۆشی دامەوە کە تۆ دەتوانی وا بکەی وا بکەی وا بکەی و ئەمەش ئەومان دەیویست بم باشە بۆ ئەمن وەختی بۆم بەسای خۆم دیوە باشە خۆ خەڵکی دیکەش ئەوە بیسی ساڵ ڕابطەیان کاکە قسەکردن زۆر زیادی هەموو کەس زانێت جەران چۆن ئایبی سیاسەتی ئەوەیە چونکی هەموو کەس قسەی ڕاز ناکات و ئەگەر هەمووش قسە ڕاز نەکەن ئەو قسەی ڕاستیشی دەکەی بۆ خەڵک هەر حزب دیموکرات حزبێکی خراپە الآن ڕەنگە چا حزب لە تووری تاریخدا حزب دیموکرات حزبێکی ساڵە قوڵاق نەبووە بۆ خۆشیان نەویەکدا دەڕاستەوە نییە الآن کەم زانە هەرچی دەڕوا لە حزب کتێبێک لەسەر حزب دەنووسێ خدا ڕەزەو لێبێ ئەگەر حزب خراپە چۆن تێنابووی یەک کتێبی دەنووسێ چۆن تێنابووی دەڵێ ئێمە بۆیە فڵان کەسمان دروست دەرکردووە قاسملو وەڵا ئەوە جاسوسی بڵمانستان بوو پاشم دەڵێ بۆ نەژەڕی دەڵێ وەڵای سوی ئیستفادە دەکات دەڵەکان لەسەر توان دەرکردن دێنم هەموو شتێک لەبارەی یەکدا دەڵێ چاک دەزان یەک بێئەخلاقە یەک جاسووسە یەک ئەوەیە یەک بەعسێ هەمووی وەڵای هەمووی دەڵێن ئەمە راز ناکە هەموو شت راز بێت ناخۆ بەڵام شتی ئەمە هەیە وەڵا من دیتوومە من ئەشخاصم دیوە کە لە حزبی بەعس عێراقدا هاتووە ئەفسەر بووە ئەفسەری کورد بووە یەکەمێکێکی هاتوو یەکەمێکێکی وەڵا دیوە لێ بەحس کرا ڕۆژی کێسکەڵامە چوومە کە کاک فەرەیدوونی یەکێکی لێ بوو مەقەڕەکەی نەسبی بوو ئەمە چوو دیدەنی بکرد وەڵا لێ بوو بەحس کرا کوتی وەڵا زۆریە جاسووسی دەکرد کوتیان کۆمەڵە کوتی تمام استاذ ضلم والله أمن حفيك لما ودنا ما أو حفيا أو شو قصير لو كله بخداي همواني خلق كدوا أمن يبدو دفع شو ما كركو بله سجني شو بقى بله كان دكتين بوه يش خبر معنا بله كنت ما على من أصلا ما هو يفتقوا يسقط مثلا لا انتظاري اللي هي ما مستاذ شغل لا زور خلص بوفارة كان بتشي لما عبد العلي خلص والله أخي شيء قصة إمام جلال يشبه لطف جلال شيخ جلال والله إمام جلال لغا شيخ جلال من بخوش من جمع أصفات هو تجرب من أصفات ما شيخ جلال الله يحيي أي شيء هذا خلص لا زول كده ده اتفاقات أبو شهاب يش من قلبه لا ايش كسي أو نقطة خود جرات يصير تجي سككان لا طبعا كنت استطاع أعوان دبي يك حفته أمن لما بدأ أبو من جلال الدين فقام النابل بشمان أصلا الشيخ جلال والله اشتباهي أول كرد إمام جلال هات لدري دوسيا صعب لدري هو نجو ليش مراصفار شو إمام جلال هات دوسيا صعب لدري هو شو ديدنيكم ديرك تمام جلال شو مراصفار ليش أبريك تليفون لك ندي من الشبو تنظر شجال بينتها تقول أنا شو ما نكتم جات شو عندك الآن إيش كاك صراحة شو اللي تبي خلاص برضو أنا جناك والله ديالكم إمام جلال دوست خبيست ما شو دلاش برامج زواج لا والله حقي باش شي حقي أنا بدست وتكاب مثلا توزع جوربونه ما مستع
ئەمەش بەخۆم لە خۆم دۆست من هەموو دۆستی نزیک من بەڵام مهم ئەوەیە کە پیا و گەورە بۆ خۆی لە نەبووێت بەڵام بێتی گەورە بوونەوە جەلات بەڵای من خۆی یەکەم خۆشی ڕێگەڵاتی ئارشی پێ چاترا پارتی بەڵام جولاتی پارتی ناکەم هەچەند پارتیای پیوا من مخالفم پێی ئەوە وای ئەمە من ناچوو جەنگەوە لەبەر ئەوەشە بەڵام یەکێتی تەواو نییە ئێستا بڵێ بارەی مندا چۆن دەڵانەکە بەحەز دەکەم وەڵی یەکێتیان وایە توێ زەنابتانی خۆش دێ مامۆستاویستدانی ینی ئەوەی کە حتا ئەگەدەی یەکێتی تا مثلەن چون کا جەماعەت بزان مامجرا دۆستی جەنابکانی ئەوەیە کە مامۆستایان خۆش دێ ئەوە هیچ قسەدانی بەڵام پارتی وڵا خۆشین هەیە حزبی دموکراتیش بەشی دووەمەکەی باشتر بۆ نسبەت زەناب حزبی دموکراتیش بەشی دووەمەکەی باشتر بۆ زەنابێت ئەوان مثبەتترن و ئەوان بەڵام بەشی ئەوەڵە ناوە ئەمە لەگەڵ سیامەدی چینە لەبەر دەچی مقڕنیان کرد فەرموش لەگەڵ سیامەدی مەین شمارێ هەرچەند لانی ساری علاقە دەکەن دەپازم بشەیە کەمان یەک دەبێ ئەمە حزبی دموکراتی پێم کرد ئەو خۆی دافعەتان زۆرتر لە خۆی جاذبەتان خۆی جاذبەتان نییە ناتوانین جەزبی خەڵک بکەن بەڵێ وەڵایە من پێم خۆشە ئەو شتانە باش دروست بێ شەوجار زۆری پێ کوتی وڵا شەوزرا بەشێکی بۆ باسکردن و بەشێکی بۆ وانەکەم بەڵام جەلال چی دەگوت مامجرا وڵا ئەو قسە ئەوەی کە هیچ شتی لەوەی دانا نابوو کە مەسەلەی کوشتنەکەی بۆ سابت ئەو بەسەندە ئەوەی لەو لای دانا لە بەشی ئەوی دیکەدا زۆر باسی ئەوەی کە هاتێتەوە نێو ئێمەوەکو ئەندامێکی قیادەیشی کرد و مەسئولی کەرکووچێ بوو ژیانی بە دەورانی شەستەکان و ئەو دەورانی پارتیدا ئەوەی بۆ باسکردم بەڵام کچی ئەمن ئەگەر ببێت لەسەر بەبێتی بە تەواوی بنووسم دەبێت لە 100 لاپڕە بنووس ئەو دمی ساڵنیەک لەو پێشکەم لە خزمەتی بوو کچی بڕۆ من بۆ دەنێرنەوە ئێستاش ئێستاە لەبەر شەڕی نێوخۆ بەر نەکەوت بەڵام ئەگە ئەو بێت وەڵاوە شتێکی باش دەبێت لەو بەشی ساڵانی 60 و تێبێکی خۆشی نووسیوە شتەی سیاسی ملاعەڵە دوایە بۆ ئەو قەناعەتانە گەیشتن چونکی بەڕاستی پاژۆی کە چووەوە لەگەڵ شێوجەلاوانێ بوون و چکارانەوە بێت ئەمە ئەرتباطم لەگەڵیان نەبوو هیچ تا پاشێژەلان بۆ بووتی درێنێ کە تۆ چۆن هاتووی لە پاژۆی بۆ نمایندگی من چوو ئەو هەوڵۆر بە من نەوتم چەندانی ناچەمان لێرە من فکر دەکەم غیری ئەبوو شابێکی جگەیەکی دیکەشەوە ئەسەن چکی دیکان وەرگرتووە یعنی ئەوە بۆ یەکێتی کۆمەڵە بۆ خۆم بۆم بردن دیگی بەشی کۆمەڵی ئەزراقەکەم هەموو بردن ئەزراقەکەی ئالانمە هەم بۆ بردن بەڵام ئەوە دوایە بوو زۆر دوایە متەوجه بووم متعەسبەکە شەرماوە بۆچی ئەوش كذا كم حسن مقبول شو يا دور ميردي بله وانا قلت كمان كشتيانا شو من دعوة كذا واري راكل ما ديبون من عشرة لا زور يارمتي دان بله زور كوك فكرتم نروى الإنسان تو ئاگاداری کە حامید بەگڵە سابلاغێ سریکی فدایی گرتی سابلاغێ نەم بەتالی سابلاغێ نیم هەر ئەوە ئاگادارم کلاس ناوەڵا حامید بەگی جوان ڕوویە نا لێ سابلاغێ ئاگام لێ نییە
سوکا سلیکەکان گرتیان سلیکە ئەکسەریە كان كشتيان بەڵە سلیکانیش کوشتیان فاني كشتيان الله يكرمش قوي دستي بولودا يمكن وين من بيشتوبا ينادى واسطة حامد بەگ خد ئەندامی دەفتەری مامۆستای بوو الزوء على أرشد زلال ئەوی زەماعەتێکی پێکەوە نابوو لە دەوری بەنیزەوە هكا لما خال منبوز كزور زي هم تيك شو هم حسي كاركا منظور مرتب راستي وڵا ئێستا حقیقەتەکەوە کە دەبینی پێ ئەو خەڵکی پسپۆڕی کە دەبێت لە دەورتان ببێت نەبوویدی هەر خەڵکەکە بووە بەڵام هەر کەسە کارێکی تایبەتی بوو هەر کەسە بۆنێتێکی تایبەت أصلا خلقك مخلص نەبوو بەڵام كل كار بو كرد بو من بكانا نەبووە هموي للاوة دنير درا بو اوان كار بكاو اما اشتباهي قورا او بو امن زود درنگ اصلا ئەلان مەسەن مامۆستا من بۆ خۆم دەبی مەسەن جوانێ بووم پێم وابوو مەسەن کاکەی میدانیشە تەواو دەفتەری مامۆستایە پیاوێکی باشیش بوو ڕێکوپێکوانە بەڵام هەو نەبووکەوە باش كريم اقل روي برسي خذ حافظين منك نە مەسەن لەگەڵ تۆ نەبوو مەسەن کاک ئەحمەد یا ئەسکەندەری لا هەروە اصلا همو يعني قصة كدنا وي اصلا فرنج ديانية تفهم ڕاست دەفەرمی چونكي اشتكى هموي لا أول وآخري غلط وغلط شد أقل الآن هتاقصي اللي بكي بوخود زور مقصر تريده جانبر أوي من بيم خوشنا لو بارجي من هيشتك منو بينا خوشتمني أتو أربو بيم كتي خدمتي خلب كي باشن كابرا باجوي ككاري بيد لما تيدرو بي بو لكل بيته بيانون بندرس كهان أو جماعتي كان قلت أو التيبر داو أصلا بو كاكوا لتأريخ دا أصلا بنافياي و بأخلاقي ما مست بأخلاقي دي ويست إيه لتأريخ دا ناتواني اشتيتوا عن درس بكي يعني يعني هرچی من قسەی لێ دەکەم پێم ناخۆشە بزانم ناخۆش بوو خ دەورانێکی زۆر ناخۆش بوو دەی دەکرا زۆر باشتر بێ دەکرا زۆر دەکرا زۆر موەسیر بی زۆر موەسیرتر بی لەوە چەند ڕێگەیەکی دروست دەکرا جا بەتازەی قسەکردن دوای ئەوە کە لە خەسارەت تەجربەت وەرگرتووە هیچ نییە ئەلئانی ئەگەر نایری لەگەڵ دوو نەفەر دانیشی قسە بکەی دەڵێ معلوم فێڵم لێ دەکا بەداخەوە جەماعەتێکی زۆر هاتن لەو ساڵانی پێشوو کە لە سولەیمانی بوو مەڵا وەرشتێکی دروست دەکەین و فڵانە دەمە خدا کاکە دەستم بە پۆلوس و تاوە بەڕاستی ناڵە من ئەلئانیژەکە کەسێک دێ دەڵە باش شتێک بکەین حاضر نین بۆ خۆم ئەگە بە تەنها بتوانم قسەیەک بکەم تەسیرێکم بێوە دەیکەمەوە وڵا شانسەکەمان وەسارەوە دێ کە وەزعەکە بە زوری تێکچێت لەسەرە ڕات تێکچێت ئەو دەم دەکرێت مەسەرەن جەنابتان شتی گەورەتر بکرێت جەناب ئەو دەم بەڵام ئێستا لە ئوروپای ڕا بە قەولی زنە خۆتان و یا لە کوردستانی عێراقی ڕا فەرقێکی وا ناکاڕان فەرقسی چییە حزبی دموکرات ئەو هەموو ئینسانە گەورەی لەدەستداوە هەر وە دوێەوە کەوت خومینی حەقی بداتی خۆی چی نەدا هەموو پیاوە گەورەکانیشی بە کوشت أو شكستي يقنفر ودونفني هل إيران أوبوزيسيون إيران مقابل الجمهورية الإسلامية شخص خارج بلا وزر بوسوني شي راسته يكودونين بجهات يقنيون وجهات يجنيها أما أنا كردستان قولت ينزل بي كردستان أو كإيما أو كساني كان لدستي خميني هالضهات إيمان أبون باش ما بوكرنا ولا باش خماك ويجيك لها قولة كان كان أنجي قولي نابينا وكان هەبوو دامانەوەی وەڵام مەگەر ئەوەی کە هەرێکی گشتی دووبارە عمومی بڕوخسێ و ئەو جارەکانە پیاو بتوانێ نەهێڵە هاوسارەکەی بەدەستەوە خۆی بگرێ دەنا تازە نە بە کۆمەڵی نە بە حیزبێشتی هیچ ناکرێت ئەو سەفەرە لە کوردستانی ئێران ئەگەشتین بێ دەبێ حەرەکەیکی میلی بێ غەیری حەرەکەی میلی شکستە بن کە پارژی من لە پەیامێکی کە بۆ جێژی نەورۆز بۆ جێژنی ڕەمەزانم نار كتم لێرە بۆلاوە دەبێت دەرز وەربگرین هیچ کەسێک غەیری خۆمان وەڵڵای زۆر بۆ چینێکی درستە وەڵڵای سەد جارم چنیەوە بە خۆم داوە کتومە
ئەو شانە مشکل لە ئینترقاشی لە قەرقشڵاغێ ئەو مەسئولی حکومەتەمان پەڕاندەوە کاکە پێم نەکوتن باوەڕکە 100 جارم ڕەبی شان مشکا بێ ڕۆژی ئەووەڵە پێم کوتن لە خۆراسانەی بوو هاتن پێم کوتن مایکە نیشتوا دەکەن من و کەریمی ئەفسەر و جەماعەتشکەینە من ڕۆژی ئەووەڵە ئەمری شمام جەلالیش لەسەر ئەوە متحید بووی کە خراپە پێش ماوەکتن زۆرمان نەسیحەتکردن بەڕاستی من ئەوەندەی نەسیحەتی کۆمەڵام کردووە کە مەیکەن ئەوانە مەیە خۆ من لەوەدا خۆم بە ئەوانێک نازانم ناڕاست دەکەم بڵاوی هەموو دەزانن هەموو شاهیدیەوەن کە جەنابتان پێ ناخۆی بوو زۆر پێ ناتوان پێخرا پێشم کوتن چونکی دەمزانی سەر باشە مامۆستا خوان بۆ ڕەخنەیەک خۆیان نابنێستا آخر چونکی هەنووز نەگەیشتووە و قەناعەتە ئەخ باشە خۆ سەیبراهیمیش و کاکە باش دەزانن چی ئیشتبایەتی گەورەیان کرد بۆ ئیشتبێ بۆ ڕەخنێکی لە خۆیان ناکرد وەلای شتی وام بیستۆ شتی وا دەجێتنەوە شتی وا دە ساڵانەی ئاخرێدا کە چۆنیان ماڵی کۆمەڵی فرۆشتووە کە چۆنیان هەڕاست کردو چۆنیان تاڵان کردو خۆی خراپی پێ ناکەن مەسعودەوەیشیان نەدەینەوەیان بردووە باشە مامۆستا جان زۆر مەمنونم لەو توێژەی زۆر خۆش زۆرم بوو پێ خۆش بوو من ئاسان کە تۆ ئەو کارانە ئەو کدەم جەوا بوو زۆر کەمت کردووە کەچی ئەوەی کە تۆ کوردی ئەجگار زۆرە وڵای کردومە دەبێت کۆ بکرێنەوە ئەم باوەڕە زۆر پێ خۆشە زۆر سپاس مامۆستا زۆر دەمەوێت نەمدەزانی ئەوە و دوو شتەکە کەوتن و فەعالی و چونکی بیست بوو بەڵێ وڵای من یەک هەدەفم هەیە ئەویش ئەوەیە کە واقعیاتی تاریخ بۆ میلەتی کورد بۆ دوا ڕۆژ بۆ منداڵەکانی من ڕوون بێتەوە هیچ دیکە فقط تعریف و تەمجید نەبێت فقط قارەمان بەڵێ مامۆستا زەبیحی ئەوەی کە هەیەی خۆی باشە ئەوی خەڵک پێک نادەنا نووسراوی زۆر سەیرم لێوە دەستخستۆ کە کەس نەیدیەوە مەسەلەن عام بۆم دەرکەوتۆ کە دە ئەسڵدا دەمەتەقەی باپیر و بایس ئیویە دە ئەسڵدا دوایە مامۆستا هەژار ئیدامەی داوە بەڵێ بۆتە بەڵێ ئەگەر شتێکی گیرکەوت باشتر دێڕازاندا بەڵێ ڕاستە هەمیشە مقدارێک قەتی خۆی دەستکەوتەوە نامەیەکی زۆر جوانی خۆیم دەستکەوتە بۆ کاگەمیری حەسەنپوری نووسیوە نامێکی زۆر تەواو ڕۆژنامەکانی نیشتمانم دەستکەوتەوە ئەو مقدار کارانم کۆ کردێتەوە یەک دوو نووسراوەی زەمانی شەستەکان لەسەر عەبدولکەریم قاسم دیارە مەسەلەن یەکێک لە ئەگە پیاوە بڵێ هەڵەی سیاسی یا دووبارە وەکو جەنابەت فەرمووت کە پیاوە زوو بە کەسکەیەک بۆ مەلە دەکەوێت مەسەلەن زۆر بە بەژن و باڵی عەبدولکەریمی داهات مثلا زۆری بەشان باڵی دام لەوەکە دەبێت پاشە دەورەکە بکەیت لەو دەورەی پێشوو نەجات بۆ عەبدولکەریم قاسم ئاوارە کورد هاتووە پێشێ ئەوە زۆر کرد بە خوێنە هەڵکتۆ خوێنەی چی نەکرد بکە وای ڕاستە نا وەڵا ئەوەندە مەسەڵەن بەتەوەجێ بووم هەمیشە ئینسانی سیاسی شرائطێکی دا کەسێکی پێچاکە ئەگەر خزمەتێک بە کورد بکات نسبەت بەو نۆقتەیە خۆ پێیان بڵێ کە دێناکەن جا پاشە آخر سەفەر چۆتە لەندەنیا ئەدی لەو سەفەری ڕال تێدا چۆ ئەدی نێوی دیار نییە زۆری پێ دەڵێ کە ڕۆژنامەیەکیان هەبوو ئەو دەم چریکەی کوردستان کە لەوێ کار بکەن بۆ خۆیان ژووری داوەت بە قسەی نەکردەوە چۆتە وڵا وڵی وا بوو مامۆستا زەبیحی بە قسەی کە خەڵکی نەدەکرد ئینسانێکی باش بوو ئینسانێکی مخلیص بوو وڵای سودان مەدیارە بوو هەر قسەن هاتنی بۆ کوردستان و ناردن دەبۆکە مام جەلال بەداخەوە وەختی ئێمە زۆر کابوو مام جەلالی زۆر بەقەلەوە نازانم ئەو دەمی لەبیر بەڵام مام جەلال جارێک بەدزی ناردی بە دوایدا ئەمن چوم لەگەڵی لە ماڵی ئەو کاک سەعدەی مام جەلال لێ بەدزی لێ ئەمە چوین کاک سەعد پیاوێکی باش بوو منە کاک سەعد کورد داوافی کاتەوە کات زۆر مخالیفی ئەو حرەکەی چەپ بوو ئەو شتانە بوو منە
زۆر شتێک دیبوو سەر ناکەوێ بەڵێ دیوە وەدەم دوو لە قسە هەمووی چەپ بوو ئەما من چەپم پێ خراپ نەبوو خۆم چەپم نەدەناس چەپم بەرەقەیە خۆم ئەم پێم وا بوو نە کۆمۆنیست ئەش کۆمۆنیزمی دووەتیش کۆمۆنیست نەبوو پێشم قەتم لەسەر ما من چەپم خۆشتر دەویست لە سەرمایە ڕاست بکەم جاوای ئێستاش وایە زەخۆ ئێستاشی نەوە الآن شاكينا سماع جيتي خربته كم قرض وایەتی درناكم نا ڕاست زۆر ڕاستەوە بۆ چونێکی دروستیش ئێستاش ئەمڕام ئێستا ئیسانی چەپم خۆشتر دەوێت لە ئیسانی من كم خوش جامع وابي همو كذبش يعلم دور من نبي ما رفاق وهمو أفراد جامع باشە جامعی سوێدی خۆ عام بنێ جامعێکی چەپ مەشهورە دیسە پیشە بخۆت دعوة أشتكي عام في خوشة مخالفيني مخالفي أو فقيرين هلا رجعنا سكراتهم زور السوسياليزم دور نكوتهم يعني توم صومالي كتب كتب حضرتي علي دلاغر فقيري إنسان بآدم كشت بين مدبر سماء وغير خدمتي خلق الله أما كومونيزم دور ذكر أصلا مكتبني نەخێت کە شکستی خواردی خۆ خۆی قسەی دانی شکستی خوارد تەواو ڕۆژ قەبرێن درایت ماڵی گۆرباچوو پیاوەدان بێ والله گورباچۆف وەدەری خزمەت خانەک و خەریک و بڕ و خێ گورباچۆف پەلەی کرد لە تێکدانەکە ماڵی ئەوەدان بێ من ئەوانە کۆکەمەوە زۆر زۆر مەمنون مامۆستاجان بەڕاستی زۆر شتێکی خۆش بوو وڵا خۆ دەزانم مامۆستاجان ئە لەوەش خاتر زەبە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر پێت خۆش بوو ئەگەر لەوێ لا ئیستیفادەی لێ بکەنی منیش لەوەی قەیدە باش من ئەوە کە شتێکی واشم نەکوتو کۆبەر بڵای نە وەڵا هیچ فقط ئەگەر مەسەلەکە دیتنی ئەوەیە هیچ بەشەری خودای نەگوێ لێ دەبێت نەدەیبینێت پێویستیش ناکە شتەکە توانی ئیستیفادەی لێ بکەی ماڵای ئەشویدی لە ئەوانە نانهێشت ئەوانەکە هیچ ڕاستی کۆمەڵە و حتى ما جلاجي دوای کوتی وڵای تێکیاندا من ئەوەریش وەختی کوتی یا من بۆ خۆشم دەدی کوتی وڵای کەمانەوە بۆ خەیانەت بە فەردێک لەبەر خاتری سازمانێک بکەین قەیدە کردوهاش هەر کردیان باشە بۆ دەوێت بزانن کە ئەو سازمانە 100% ڕاستە داڕاوەستە داهاتوهاش کردیشیان درۆیان نەکرد ئەوە پێ ناخۆش موسى زبير أصلا مخالف بمشي موسى زبير باشە لەسەر چیری بخالف مام مثلا أو بيشي كمون پێیان بەعسی بوو بەڕاستی لا والله ئەدی باش ئەیسی لا بيشي دبر أول شو أنت موسى زبير مخالف مشي كومرابو مخالف كومونيزم هيش بوها ممكن بيتيجي دەخۆ من خوشکە زای بووم ئەمیش کۆمەڵە من پێی دەوتم لێ کورد منداڵ بازارە دەکرێت منداڵ بازار آخر يكشي ليكا كان وهو أقل هو دروس ده خطيكي سوام دروس ده أمن يكومرا دور ده كومرا بوخلا كومرا متنادي ميته وتا أقل من شغل كومرا زور زور متلاشي ده أوه كان دەکەن ڕاستە پێیان وا بوو گەتە لەگەڵ کۆمەڵ دەبی کۆمەڵ لەبینی كومرا بين شيء خط دروس ده غير خط حزب ديمقراطي وغير خط كومرا أو خط بدل كومرا أوانش ومن وكاريا ومن نازل شيء كومرا بێ حاڵی بوون كاريا بكومرا ذكر كاريا بمن ذكر باشە مامۆستا كذبت أحمد الأسكندري فاتحة هل أوامر أو دروها ئەوان بە ئاشکرا بوون أوان بأشكرا والراس طوال أما أوان الديكا فيليان لمن ذكر فيليان تدانو تازە خۆشتەکە گوزراوەرچی بێڵی نادروستە باشە مامۆستا پرسیارێک هەر بۆ تاریک بمێنێ قەت کاک ئەحمەدی کاک فاتح دەکەن تۆ گوندیان کودەمە ئەندامی کۆمەڵی ئەتۆش نەدەزانی ئەندامی کۆ من نەمزانێ ئەوە نەزانی هەواداری جا ئەمە یەکشیش بزانە خزمەت کاک فاتح و ئەحمەد لە عەینی حاڵدار ئەوان زۆرتر ئەوێن بەندەکە تەقانیدی تاری
يعني اشتغل المسلمين عارف كان عنديش أنا الفكرة غيري أو بقوم الله حاضرين غيري أو بنزيب شتكان بقوم الله رابقين وش أنا يعني همو حواداري كوم الله ولا أنقل كوم الله أنا أحمد مو أشرا مصابون في نيوكم رياضو أخن هو أخن كاكا أي بخوز رجعت ما درستك هو كان عبيد مني من لكم ردوف كوم هو بنفسي كوم لا ما فيش اسمه هو مكسكان شكل جزراو اشتباه بكرة أنا لدوري من خلق رابونا وأبوه من الحزب الديمقراطي نصدق لما هكذا هل من هذا الجانب هنا عندي فوز الدنيا هل إنسان كي باش دهان كان هذا كلام بروه أصلا تبوه اشتكى يعني هم مشتك دفتر وهم اشتباهي ما مجرالش أول درستي كنت يومو استفادة لدكا فابو اشتكى ما مجرالش تعرف داري لكم أو وقت تكون مرة خذ ما مجرال وما وصيب ما مجرالش بزيد يا حبيبي ولا تعرف داري لكم اشتكى أبوي دستمندي سياستي غلط وسياستي سياستي غلط ما مجرالش دوايا بشما بوا كزور زول لك من أبوث زور شديد أقول هذا الرجل كيف مني يقول وقتي ما مجرال وقتي فرق المداني أو جماعة كيف جابوا وقوم الله وعدائي كبيرون وقتي أنا رجل كانت النايمة وقتي يحتاج تنمية وقتي نحيل يحتاج مني هو لبشت منظور هنا ويتيش كوم الله خير ما عندك زي يعني قابلين دفرمي كده زبون وقتي جاب مني وقتي هو كوم الله تحريج يعني أبو خوي ما مجال سيدي صابلابه عشت حفتا صالو فيش ترجع بيجواد برنامج صار والله ابن أبوها السلطان نمو أو سيدي خالما عماري صابلابي أو سبع زمان 1299 بله ما مصدنا بكان سلف أمن وأنا أنسي أدار صدو سياسة يكا دو صالة بابا ما بأصل فلاس نعمل سياسة الشاشة شرطانا شوار ديرنا بقمنا بسر بعض ما مصدنا بتما يسافر واشتياوانية أو قدري وعجال سفرني كردستان كم زرم في قول بوساط شبان وبلا تو أخو رقني ولا أبو شهابش يقول زاري تلفون كدولي ولا التلفون كيمان دلالي ولا ثم الله رجع ما يبي مو عم ملاح الصني لو ما عندهم باتوا بلام كم خوني ببغداد هذا موك والله مش ممكن بغداد شو كم ولا جنات ولا شو بغداد كل شيء بس رام ما مصطفى زحمته بلى